کورتەیەک لەسەر ژیانی مامۆستا مەلا محەممەد مەلا سادق گرچی ناسراو بە مەلا محەممەد سەلمان پاک. ناوی محەممەدی کوڕی مەلا سادقی کوڕی مەلا وەیسی کوڕی مەلا عەبدولخالقی کوڕی مەلا محەممەدی کوڕی ئادەمە. بە پشتی چوارەم ئەچێتەوە سەر زانای گەورە و ناودار ئیبنول ئادەم ڕۆستایی لە عەشیرەتی باڵەکە ناسناوی مەلا محەممەد گرچیە. لەبەر زێدەمانەوەی لە قەزای سەلمان پاک سەر بە پایتەختی بەغداد بۆ ماوەی 22 ساڵ نازناوی بە مەلا محەممەد سەلمان پاک دەرکردبوو. مامۆستای ناوبراو لە باوکێکی کوردستانی باشوور و دایکێکی کوردستانی ڕۆژهەڵات کە ناوی ئامینەخانە لەدایک بووە. بە نووسینی باوکی لەسەر بەرجی کتێبێکی رزقنا الله وأنصم علينا بولادة ولد سميناه محمد علي لساڵی 1342 هیجری واتە خوددا ڕزق و ڕۆزی بە ئێمە بەخشی و ناز و نیعمەتی بەسەردا ڕژاندین بە لەدایکبوونی کوڕێک. ئەم مێژوەش بەراورد کراوە بە بەرامبەر مانگی تەمموزی ساڵی 1930 زاینی. هۆکاری ناونانی بە محەممەد علی هۆکارەکەی باس کردووە ئەڵێ باوکم برادێکی زۆر خۆشەویستی هەبوو ناوی محەممەد علی بوو، زانایەکی گەورە و ڕێزدار بووە وەک وەفاداریەک و زێدە خۆشەویستی بۆی بە ناوی ئەوەوە کردووە. دایکی ناوی ئامینەی کچی خاڵەندا خەڵکی پاسوۆی سەر بە پیران شارە خانەی ئەمڕۆ و لە بنەماڵە و خانەوادەیەکی دیندار و ناسراو بوون. مامۆستای ناوبراو لە ساڵی 1958 زاینی خێزانی پێکهێناوە لەگەڵ خات و خەدیجە کچی مەلا محەممەد عەبدوڵڵا لە تیرەی پیرەباوەیی خواستووە هەر لە گوندی خۆیان گرتک. مامۆستای ڕەحمەتی سێ خێزانی هەبوو. مناڵەکانی مامۆستا لە خێزانی یەکەمی 4 کوڕ و 8 کچی لێ هەیە، لە هی دووەمی 6 کوڕ و 4 کچی هەیە، لە هی سێمیشی 2 کوڕ و 1 کچی لێ هەیە. نۆبەرەی کوڕەکانی ناوی محەممەد بووە، بەڵام باپیرەی ناوی گۆڕیەوە بە ناوی کوڕێکی مردووی خۆی کردوتەوە، ناوی لێناوە زرار. ئێستا ئیمامە لە مزگەوتی ئەلمەدینەت المنەوەرە لە هەولێری نوێیە. لە ساڵی 1992 تاکو 2000 ئیمام و خەتیب بوو لە مزگەوتی حاجی عەبدوڵڵا حەمامچی لە تەیراوە، بەڵام دواتر لادراو تا ئێستاش نەگەڕاوەتەوە سەر و تاربێژی. دوایینی کوڕی ناوناوە محەممەد سەعید بەر لەوەی مامۆستای ناوبراو ژن بێنێ هەر لە گەنجەتی ئاواتێکی ئەوە بوو ئەگەر ژنی هێنا و کوڕێکی بوو ناوی بنێ محەممەد سەعید. ئیتر ئەمەی لە بەرجێکی کتێبەکانی نووسیوە، بەڵام بە قەدەری خوا ئەمەی لەبیر ئەچێ پاش تێپەڕبوونی زیاتر لە 40 ساڵ کوڕەکەی ناو ئەنێ بە محەممەد سەعید بە ڕاوێژکردن لەگەڵ مامۆستای خۆشەویست مەلا عەبدولکەریمی مودەڕیز لە بەغدا. بێ ئەوەی ئەمەی لەبیر بێت پاش ناونانەکە و تێپەڕبوونی 1-2 ساڵ ئینجا ئەو بیرەوەریەی نووسیویەتی ئەکەوێتەوە بەرچاوی و زۆر پێدڵخۆش ئەبێت. ماڵ ئاوایی مامۆستا لە خێزان و مناڵەکانی ڕەحمەتی پاش تێپەڕبوونی زیاتر لە 80 ساڵ بەسەر تەمەنیدا ماڵ ئاوایی ئەکاو گیانە پاکەکەی ئەگەڕێتەوە و لە 14 2010 وەفاتی کردووە و بە نەخۆشی 30 ساڵە چووە ژێرگەڵ. خولی مامۆستا محەممەدی سەلمان پاک. خولی مامۆستا محەممەدی سەلمان پاک خولێکی زانستە شەرعیەکانە لە بەرواری 1 2010 بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە برایان و خوشکانی فێرخواست لە دەستگای نوری حیکمە لە شاری هەولێر ڕاگەیەندرا. وانەکانی خول لەلایەن مامۆستایانی شارەزا و مۆڵەت پێدراو لە زانستەکانی شەریعەت دەگوترانەوە. ئەم وانانەی کە لە ماوەی ڕابردوو خوێندراون بریتین لە عوامل الجرجاني، تحفة السنية، شرح قطر الندى وبل الصدى، متن الرحبية، مغني الطلاب لەلایەن پرۆفیسۆری یاریدەدەر بەڕێز دکتۆر محەممەد خالید مامۆستای زانکۆ و خاوەنی بڕوانامەی زانستی الئیجازة العلمیە گوترانەوە. وانەکانی متن فتح القريب، شرح الورقات، الوجيز في شرح القواعد الفقهية، تهذيب العقيدة الطحاوية لەلایەن بەڕێز دکتۆر ڕێبوار مامۆستای زانکۆ و خاوەنی مۆڵەتی زانستی الئیجازة العلمیە گوترانەوە. وانەکانی المنظومة البيقونية، تحقيق الرغبة في توضيح النخبة لەلایەن بەڕێز دکتۆر عیماد ئیبراهیم مامۆستای زانکۆ و خاوەنی مۆڵەتی زانستی الئیجازة العلمیە گوترانەوە. وانەکانی شرح تصريف الزنجاني، مختصر الخطيب في علم التصريف، محاضرات في علم البلاغة، الوجيز في أصول الفقه، مباحث في علوم القرآن لەلایەن پرۆفیسۆری یاریدەدەر بەڕێز دکتۆر ئەیوب بەرزنجی مامۆستای زانکۆ و خاوەنی مۆڵەتی زانستی الئیجازة العلمیە گوترانەوە.
وانەی بلوغ ئەلمەڕام لەلایەن بەڕێز مامۆستا عەدنان خەتێ و تارخوێن و قوتابی دکتۆرا و خاوەنی مۆڵەتی زانستی الئیجازەة العلمیە گوترایەوە. هەریەک لە بەڕێزان دکتۆر عیماد ئیبراهیم، دکتۆر ڕێبوار حەمید، دکتۆر محەممەد خالید لە سەردەستی مامۆستای ڕەحمەتی مامۆستا محەممەدی سەلمان پاک مۆڵەتی زانستیان پێدراوە. پاش خوێندن و تەواوکردنی هەر کتێبێک تاقیکردنەوەی نووسینەکی ئەنجام دراوە لە بابەتەکەدا. زۆربەی وانەکانی خول تۆمار کراون بە شێوەی ڤیدیۆ یان بە شێوەی دەنجی. ئێستا بەشێکیان لە کەناڵی یوتیوبی دەستگای نووری حیکمە بەردەستن. لە کۆی 38 لە فێرخوازانی خولی مامۆستا محەممەدی سەلمان پاک دە بەشدار بوو خاوەنی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزن و 5 لە بەشداربووان تەواوی قورئانی پیرۆزیان لەبەرە. بەشێکی زۆر لە دەرچوانی خول ئێستا لە یەکێک لە بەشەکانی دەستگای نووری حیکمە وەکو مامۆستای قورئان وانە دەڵێنەوە. وا بڕیارە لە ماوەی داهاتوودا بەشداربووانی خولەکە تاقیکردنەوەیەکیان پێ بکرێت لە گشت ئەم کتێبانەی کە لە ماوەی ڕابردوو خوێندویانە. پاشان هەموو ئەو فێرخوازانەی لە تاقیکردنەوەکەدا نمرەی پێویست بەدەستدەهێنن بەردەوام دەبن بۆ تەواوکردنی ئەو پەرتوکانەی کە ماون، وەک منهاج الطالبين، جمع الجوامع، وشرح السيوطي على ألفية ابن مالك. لا بيناو بدستيناني مولتي زانستي الإجازة العلمية.